سڵاوتان لێ بێوم کاتان باش ڕزگار جەبارم بەرنامەیەکی نوێی مایکێنەتان پێشکەشەکەم تەوەریەم جارەی بەرنامەکەم تایبەت کردووە لەسەر نەخۆشیە گوازراوەکان لە کەسانی شارەزا و پسپۆڕە پرسم ئاخۆ ژینگە و دۆخی تەندروستێری میکروسان لەبارە بۆ سەرهەڵدانی نەخۆشیە گوازراوەکان ئایا چی کراوە بۆ کۆنتڕۆڵکردن و ڕێگریکردن لە تەشەنەسەندنی ئەو نەخۆشیانە ئەمانە چەند پرسیارێکی تر ئاراستەیانەکەم لەگەڵ ما بن. لەم چەند ساڵەیدا ڕابردووە ژمارەی دانیشتوانی شار و گوندەکان زۆر بوون، گۆڕانکاری لە کەش و هەوا، پیسبوونی ژینگە، بەڵێ زۆر یارمەتی دەرە ئەم هۆکارانە بۆ ئەوەی نەخۆشیە گوازراوەکان یان نەخۆشیە مرۆژەڵێکان یان نەخۆشیە هاوبەشەکانی نێوان ئاژەڵ و مرۆڤ ڕوو لە زیاد بوونە. جەنابەت هەروەکو ڕاگەیاند کارێ لەم 10 ساڵ بۆ 15 ساڵی ڕابردوو گوێت لە کۆمەڵێ نەخۆشی بووە، ئەنفلۆنزەی باڵندا، ئەنفلۆنزەی بەراز و ئاخر نەخۆشی ئەوەی بیستمان نەخۆشی ئاوڵەی مەیمون بوو. لەبەر ئەوە بەڵێ ژینگەی کوردستان و ژینگەی عێراق بە شێوەیەکی گشتی یارمەتی دەرە بۆ بڵاوبوونەوەی نەخۆشیەکان. لە ڕاستیا خۆی ئەمەیە کێشەکە تاکو ئێستا ناوەندێکی تایبەت نییە بۆ دیراسەکردنی ئەم نەخۆشیانە. ئەوەی ئێمە ئێستا لەمڕۆ لەم سمپۆزیۆمە داواکەین کە ناوەندێک کە بێ لە نێوان وەزارەتی تەندروستی، دەستگا ڤێترنەریەکانی سەر بە وەزارەتی کشت و کاڵ و حکوومەت سەرپەریشتی بکا بە ناوی ناوەندی نەخۆشیە مرۆژەڵێکان یان نەخۆشیە گوازراوەکان بۆ لێکۆڵینەوە. تاکو ئێستا هەنگاوێکی جددی بۆ نەنراوە، هەر لایەنە و بە تەنها ئیشەکە. بۆ نمونە ئێمە لە زانکۆین کۆلێجی پزیشکی ڤێترنەری کۆمەڵێک توێژینەوەمان کردووە، کۆلێجی پزیشکی کۆمەڵێک واتە هەر لایەنە و لە لای خۆیەوە ئیشەکە. خۆی ڕاستەکەی ئەم سنتەرە هۆکارەکە بۆ ئەوەی کە ڕێگری بکرێت لە ئەو نەخۆشیانی کە سەر هەڵێن نەک لە تەنانەت لە کە لە کوردستانە مەوجود نەبێت کە لە وڵاتێکەوە بێت بۆ ئێرە، بەڵکو ئەو نەخۆشانی کە هەر لە ناو ژنگەکەی خۆشمانە ئەگەر هەیە سەر هەڵبات و مەوجود بن و یعنی ببێتە هۆی تێکچوونی تەندروستی کۆمەلگا. هەروەکو باسیش کراوە بەڕێز ئاماژەدەم بەیە کە چەند نەخۆشیێکی کە ئەگەر هەیە هەر ناو ژنگەی خۆمانە سەر هەڵبات یان بێژگە لەوانش کە کۆمەڵێک ئەو خۆراکانەی کە لە دەرەوە هەیە یان شێوازی ناتەندروستی خۆراکەکان کە ئاگاتە دەستی هاوڵاتیانیش ئەویش هۆکارێکی کێ کە بۆ ئەوەی ببێتە هۆی نەخۆشی بە تایبەتی نەخۆشی شێرپەنجەیەکانیش. بەدەر لەوەش ئەم سنتەرە زۆر پێویستە کە لە ئێستادا مەوجود بێت بۆ ئەوەی توێژەران و لێکۆڵەران کە بە شێوەیەکی پسپۆڕانە و پێشکەوتوانە بتوانن لێکۆڵینەوە لەسەر ئەو نەخۆشیانە بکەن یاخود ڕێگری بکەن لە بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیانە. هێشتا نەخۆشەکە سەری هەڵنایەوە، بەڵام ئەمان توێژینی لەسەرەکەن کە ئەڵێن ئەم ژنگی ئێمە کە بە حکومی ئەم چەند مشەخۆریتیایە کە ئاوان نەگونجاوە ژنگەکەی لە بارنیە احتیمالە لە چەند ساڵی داهاتوە ئەم نەخۆشیانە سەر هەڵبات. بۆیە ئەم سنتەرە زۆر ضروریەتە کە ئێستا لە کوردستانە مەوجود بێت و بۆ ئەوەی تەندروستی گشت و تەندروستی کۆمەڵگەش پارێزراو بێت. وەکو ئاگادارن ئینفلۆنزا نەخۆشیێکی جیهانیە، شێشی ئینفلۆنزا لەوایە کە تەنها مرۆڤ توش نابێت ئاژەڵیش توشە بێت. هەندێک جۆر ئینفلۆنزامان هەیە کە گوازێتەوە لە بینی ئاژەڵ و مرۆڤ. شێشی ئەو گواستنەوە ئەوەیە کە ئەو جۆر ئینفلۆنزانەی کە لە ئاژەڵا توشە بن زیاتر لە جۆرەکەن. وەروەها لە حاڵەتێکا کە یەک جۆر زیاتر ئینفلۆنزا تووشی ئاژەڵێک بە یا مرۆڤێک ئەگەریەوەی هێبێتە هۆی سەرهەڵدانی ئینفلۆنزایکی نوێ وەکوانێک کە بێتە هۆی پاندێمیکی جۆرەها وەکو کە بە هەموو جیهانا بڵاوێتە بۆ نمونە وەکوانێک کە لە 1970 ڕوویاوە کە 20 میلیۆن کەس لە ئەوروپا مردووە بەهۆیەوە یان 1950 ڕوویاوە دواتر ئاگادار بوون لە 2009 ڕوویە. مەترسیەکە تەنها تایبەت نییە بە کوردستان بڵێن ژینگەکەی لەبارە بۆ جۆر نەخۆشیانە، بەس ئەوەی کە لە کوردستان هەیە ئەوەی کەم لە کوردستان سیستمێکی گەڕان مەدۆی نەخۆشیەکانە نیمانە سنتەرێکی تایبەتمان وەکو سنتەرەکانی CDC ئەمریکی کە سنتەری کۆنتڕۆڵکردنی نەخۆشیەکانە کە بەردەوام بە شێوەیەکی بەردەوام لە هەموو شوێنەکانە لە هەموو پارتە جوگرافیەکان ئاگەڕن بۆ ڤایرۆسەکەەوە گەڕن بۆ ئەگەری گۆڕانکاری لە ڤایرۆسەکانە بە تایبەتی ئینفلۆنزا یا کۆرۆنا. ئەمە لێرە جەختمان لەوە کردەوە کە بتوانین لە کوردستان سنتەرێکی ڕوبەڕوونی نەخۆشیمان هەبێ وەکو CDC ئەمریکی یا وەکو CDC وڵاتەکانی تر بتوانین ئەو نەخۆشیانی کە ئەگەری هەیە دروست بە لە کوردستانەوە. چۆن ئێمە دواتر تەنها ئێمە بەرپرسنین لە خۆمان لە ڕووی لەسەر ئاستێکی جیهانی هەر نەخۆشیێک کە لە شوێنێکە بڵاو بێتەوە ئەو وڵاتە بەرپرسە لێک کە بزانین نەخۆشیەکە چییە، چونکە ئەگەری ئەوەی هەیە بگوازێتە وڵاتەکانی تر وەکوی کە لە
لە کۆرۆنای بینیمان لەبەر ئەوە هەبوونی و جۆرە سنتەرانە لە کوردستانە بە ضروریە بینم لەبەرەوەی کە ئێمە بتوانین بۆ ناوی خۆمان بە دەرەجەی 1 و بە دەرەجەی 2 لەسەر ئاستێکی جیهانی بتوانین ئاگاداری وڵاتانی دراوسێ وەروەها WHO جیهانی بکەینەوە یا ڕێکخراوی تەندروستی ئاژەڵی جیهانی بکەینەوە لەوەی کە چی نەخۆشیێک لە کوردستانە هەیە بۆی کە بێتە داتا بۆ ئەوانیش و بۆ خۆشمان بۆ توێژەری خۆمان بتوان بەکاری بێنەوە. هەڵبەتە من ئەمەیە ئاماژە بۆ بدەم نەخۆشیە گوازراوەکان سنووریان بۆ نییە ینی سنوور بەزێنن ئەم نەخۆشیە گوازراوانە هیچ سنوورێک ناناستنەوە هێندەی ئەوەی کە لە هەر با بڵێن وڵاتێکە لە هەر جێگەیەکە لە ڕێگەی دامەزراوە فەرمیەکانەوە ڕوبەڕوویە بنەوە بۆی کۆنتترۆلی ئەگەری بڵاوبوونەوەی بکە کەواتە هەموو کاتێ چ کوردستان بێت چه هەر جێگەیشکە بێ ئەشێت ڕوبەڕووی بڵاوبوونەوەی نەخۆشی گوازراو ببێتەوە هەڵبەت نەخۆشە گوازراوەکانی سەد ژیانی بە تەواتی مانوو کردووە جیهانی بە خۆیەوە سەرقاڵ کردووە ئێمە نزیکترینیان کۆڕۆنا بوو کە ئێمە هەموو دیمان کۆی مرۆڤایەتی کەوتە حاڵەتی لە ناکاوە یعنی ژیان کایەکانی هەمووی ڕاگیرە کەواتە نەخۆشیە گوازراوەکان هەڕەشەن و ئەم نەخۆشیە گوازراوانش 60% سەرچاوکی ئاژەڵین مرۆژەڵین کەواتە ئاژەڵیش بە ئازادی و بەبێ سانسۆر لەم وڵاتەوە بۆ ئەو وڵاتەشێ و ئەشێ لەگەڵ خۆیان ئەم نەخۆشیانە با بڵێن بگوێزێتەوە کەواتە پێویستەکە ئێمە چی بکەین گرنگە لەسەر ئەوەی تەبان بەدەستخۆشی و بۆ لایەنە پەیوەندیدارەکان کە کاری خۆیانیان کردو بەڵام دەبێت باشتر بیکەین چوە هەرشەکان هەستیار و جدین زۆر گرنگە لە ئێستادا سنتەرێکی هاوبەشی پارێز و کۆنتترۆلی نەخۆشیەکانە بکەمە لە کۆی سیستمی تەندروستی جیهانە بوونی هەیە و گرنگیکی زۆری پێدراوە کە پسپۆڕانی بواری ڕێگرتن لە بڵاوبوونەوەی نەخۆشیە گوازراوەکان و کۆنتترۆلکردنیان کار دەکات کە پێوترێت CDC نابێ بە جیاوازی یا با بڵێن ینی گرنگە ئەمانە هەمویان لە ئۆرگانێکا کۆکرێتەوە ئەوان دانیشن توێژینەوە بکەن ینی ئاگایان لێوێت لە وڵاتانی دراوسێ لە وڵاتانی کە لە ڕێی فڕۆکەوە هاوڵاتیانی سەردانی ئەکەن بۆ ناو هەرێمی کوردستان بزان چ نەخۆشیە لەوێ متابعە بکەن یعنی گرنگام سنتەرە ئیشیەوە بێ پێشبینی ڕوودانی نەخۆشیەکە بکات چوی ئەگەر ڕوویدا نەخۆشیەکە ئەمە لە ڕووی گیانیەوە و لە ڕووی مادیەوە زیانێکی گەورەیە گرنگ نییە چارەسەرکردنەکە گرنگە ڕێگربی لە بڵاوبوونەوە ئەوە هەم لە ڕووی کولفۆ تۆ با بڵین زیانە کەمترە هەم لە ڕووی زیانی گیانیەوە کامە مەبەستی سەرەکیمان گیانیە زیانی جانیت کەمترە یعنی لەبەر ئەوە گرنگە بەو جۆرە مامەڵە لەگەڵ ئەم نەخۆشیانە بکرێت کە ئێستا پەیامێکی سەرەکی ئەم سیمپۆزیۆمە ئەوەیە کە گرنگە لەسەر ئەوەی کە ئەم سنتەرە هەمانگە دروست بکرێ و ئەوان ڕێنمایی بدەنە لایەنە پەیوەندیدارەکان چۆن مامەڵە لەگەڵ هەر کەسێکی نەخوازراوە بکەن. بێگومان مەسلەی نەخۆشە گوازراوەکان مەسلەیەکی ینی کۆن و تازەیە ینی مەسلەیەکی کۆنە بەس هەمیشە بە تازایی ئەمێنێتەوە یعنی ئێستا ئەگەر بێت و باسی ئەو کێشانە بکەین کە جەنات باست کرد ینی هەرێکیان چەندین حەلی هەیە چەندین ڕێگاچاری هەیە بۆی ئێمە چارەسەریکەین بەڵام بەداخەوە ینی ئێستا بە نمونە لە ڕاستپاردەی ئەم سیمپۆزیەمەیە ئەوان بینی کە تاکو ئێستا دەستگایەکی تایبەت نییە سەبارەت بە هەماهەنگی لە نێوان دامودەستگەکانی تری حکوومەت بۆ ئەوەی سەرپەرشتی بەدۆداچوون و دۆزینەوەی نەخۆشی تازەکان بکە ئێستاگەر بۆ نمونە ئێمە نەخۆشی کۆڤید باس بکەین ینی سەرەتا ئەتوانم بڵم هەماهەنگی باش هەبوو لێرە لە سلێمانی و توانیمان بەو هەماهەنگەی کە کرا ڤایرۆسەکە لە زووترین کاتە بدۆزینەوە پێش ئەوی بگاتە هەرێمی کوردستان بەڵام ئێستا لە حاڵەتی ترا بەڕاستی ئێمە بەس بۆ کۆڤید نییە ینی پێویستمان بە سنتەری تاو هەیە بۆ ئەوی بە دوای هۆکارەکانی توشبوو نابگەڕێ یعنی بە نمونە ئێسپاسی کۆلێرات کرد کۆلێرا ئایا بێگومان ئیشی زۆر لەسەر کراوە بدۆدەچوونی زۆری بۆکراوە بەڵام ئەگەر سنتەرێکی تایبەت هەبێ و بەرپرسیارەتی ئەو سنتەرە بەس ئەوە بێ بە دوایی هۆکارەکانی نەخۆشە بگەڕێ ئەو کاتە مەسئولیەتەکە و بەرپرسیارەتەکە ئەچێتە سەر ئەوان بۆیە ئەوەی گرنگە بەڕای من پێویستە یاخود دەستەیەکی تەواو کە تایبەت بێ من نەخۆشە گوازراوەکان یاخود نەخۆشیە مرۆژەڵەکان دابمەزرێ و بە دواداچوون بۆ تەواوی ئەو ڤایرۆس و بەکتریانە بکە کە نەخۆشی دروست دەکەن. خۆی بڵاوبوونەوەی هەر نەخۆشێک بە تایبەت نەخۆشە هاوبەشەکانەوەی کە بڵین لە ئاژەڵەوە گێزێتەوە بۆ مرۆڤ
یعنی ڕاستەوە خۆ پەیوەندی بە پیسبوونی ژینگەشەوە هەیە. یعنی بۆن منێستامان لە کوردستان دیاردەی سەگی بەرەڵا گەلێک زۆر بووە. یعنی یەکێک لە نەخۆشی هەرە مەترسیدارەکان نەخۆشی هاری سەگا کە ڕاستەوە خۆ لە ئاژەڵی توشبووی سەگەوە ئەگوازرێتەوە بۆ مرۆڤ. ینی زۆربەی نەخۆشیەکانی تریش بە تایبەت بڵێ نەخۆشیە گوازراوەکان ینی هەر هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە یەکەم ژینگەمان پاک نییە، دووەم ینی هەماهەنگی نییە لە نێوان کەرتەکانە بۆن منە کەرتی تەندروستی لەگەڵ کەرتی ڤێتەرنەری لەگەڵ کەرتی ژینگە و کشتتوکاوە. یعنی کە هەماهەنگی نەبوو هەر کەرتە و بەجیا ئیشەکە و لاوانەیە نەتیجەکەی وەکو پێویست نەبێ کە بێتە هۆی کۆنتترۆلکردنی ئەم نەخۆشیانە و کە ئەمانە هەڕەشەن لە عنی لەسەر بەردەوامبوونی ژیان. خۆش دەزانێ عنی لە عێراقشە بارودۆخی سیاسی و بارودۆخی دارایش ئەمانش هەمووی ڕێگرن لەوەی کە تۆ نەتوانی وەکو پێویست ڕوبەڕووی ئەو نەخۆشیانە بیتەوە. و هەروەها لایەنی دارایش ینی لە ڕووی دارایشەوە ینی لە ڕووی ئیمکانێتی دارایشەوە باش نییە. ینی ئەمەشکە بۆتە هۆکاری ئەوەی کە تۆ وەکو پێویست نەتوانی مەسەلەن یەکەم لە ڕوبەڕووبوون و کۆنتترۆلکردنی نەخۆشیەکە مەسەلەن خاڵ یەکەم ڤاکسینیشن دوایەوە کە نەخۆشیەکە ڕوویدا تۆ پێویستت بە مختبەری باشەیە بۆی تەشخیصی بکەی، پێویستت بە عیلاجات هەیە کە بەداخەوە ینی ناڵێن نییە هەیە بەس لە ئاستی پێویستانیە لە ئاستی ئەویان نییە کە تۆ بتانی نەخۆشیەکان کۆنتترۆل بکەیت لە مودەیەکی زەمەنی باشە. ئەوەی بینەر و بیسەری بوونوتەی بەشە لە میوانەکانی بەرنمەکە بوونکەوە خۆیان باسان کرد پیسبوونی ژینگە و بوونی ئاژەڵی بێلانە لەسەر شەقام و شۆستەکان و دەیان وەکاریتر ڕێگە خۆشکەرە بۆ سەرڵدانی نەخۆشە گوازراوەکان لە عێراق بە گشتی وەرەمی کوردستان بە تایبەت وەک خۆیان باسان کرد لە هەرێمی کوردستان هیچ ناوەند و سنتەرێکی لێکۆڵینەوە نییە بۆ توێژینەوەکردن لەسەر جۆری نەخۆشیەکان و دانانی چارەسەرەکان و ڕێگریکردن لەو نەخۆشانەی کە لە وڵاتانی دیەوە دێن هەرێمی کوردستان. تا بەرنامەیەکی دیکە بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ.